لە یاریەکانی گەڕی 15ەمی خولی نایەبی کوردستان لەسەر یاریگای فەڕەنسۆهێری هەولێر میوانداری نەورۆزی کرد. هەولێر لەم یاریە لە دەستپێکەوە هێرشبەرانە یاری دەکرد و ئامانجی تۆڵەی شکستی هەفتەی ڕابردوو بەدەستێنانی سێخاڵی یاریەکەی هەبوو. بەڵام نەورۆز بۆ تاکە خاڵێک یاری دەکرد، هەر بۆیە ئەرچی کوڕانی هەولێری قورس کرد بوو. هەولێر لە نیوەی یەکەم چەندین ڕێگای تاقی کردەوە بۆ ئەوەی زوو بە گۆڵی نەورۆز بکات، بەڵام لە سەرزەمیان سەرکەوتوو نەبوو. نەورۆزیش بەرگریەکی پتە و پشتی بەهێرشی هەڵگەڕاوە دەبەست. لە نیوەی دووەم یاریەکە نەورۆز دەرگای هاتنە ژوورەوەی بۆ نێوهێڵی بەرگریەکەی داخست بەڕووی هێرشبەرانیانەی هەولێر. ئەمەش ئەرچی زەردپۆشەکانی سەخت کرد بۆ ئەوەی بە گۆڵ بگەن. لەم گێمە بەهۆی تند و تیژیەوە چەندین کارتی زەرد بەکارهێنرا لەلایەن نابژیوانەوە و هێرشبەریانی هەولێریش یونس شەکوور بەهۆی سەختی پێکانی ڕاستەوخۆ یاریگای جێهێشت و عەلی وەهابی ڕاهێنەری هەولێریش لەلایەن نابژیوانەوە کرایە دەرەوە. هیچ گۆڕانکاریەکیش بەسەر ئەنجامی یاریەکە نەهات، چۆن دەستی پێکرد هەرواش بە کۆتایی هات. توانیمان لەگەڵ پلانی ئەم ڕۆمانە لەخوا بەزیا بێت توانیمان یەکسان بین. یاریەکی ئاسیشی زۆر باشمان نوان یاریزانەکان جۆڕایەڵ بوون، ئیشەکانی خۆیان کرد، ئەوانی کە پێماوتون هەمویان کرد لە ناو یاریگایە دەستیان خۆشوێ لە شیان ساق بێ و شێوازی یاریکردنی ئێمە بە سەرەتا بە 4 دووسەیەک یاریمان کرد کە تا ڕادەیەک حاڵەتی دیفاعی بوو لە سەرەتاوە، بەڵام دوای چوونە جێوی یاریەکە و گۆڕانکاریمان بەسەر پێکاتەکە هێنا دەستخۆشی لەسەر جەم یاریزانەکانەکەم توانیان ئەو ئەدایەکی باش پێشکەشکەن. خاڵێک وەکو کاپتن ئاماژەی پێکرد بۆ ئێمە گرنگە لە ناو یاریگای هەولێر لەگەڵ ینی هەولێرە. ئەوەی کە ئەمە چاوەڕوانمان نەدەکرد بەڕاستی یاریزانەکان وەک پێویست ئیشەکانیان نەدەکرد لە جێمی دووەمدا با بڵێن جێمی یەکەمی ژار کەمێک ڕەخاوە هەبوو لە جسمی یاریزانەکان، بەڵام یانە نەورۆزیش بەڕاستی یانەیەکی وا ئاسانی ئێمە بڵێن سێ خاڵەکە بەدەستبینی زۆر بە ئاسانی دەستخۆشیان لێ دەکەم و دەستخۆش لە یاریزانەکان دەکەم. دووەم جارە یان دەرفەتی زۆر ئاسانمانەوە ڕێک دەکەی، بەڵام ئەمڕۆکە ئێمە دەبوایە جێمی یەکەم یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبینین. یاریەکی باشمان کرد بەتایبەت لە جێمی یەکەم، یعنی فرسەی زۆر ئاسانمان هەبوو، دەبوایە گۆڵ تۆمار بکەین. دوو یاریە لە پێشەوە زۆر پەلەپەلمانە ئەوێ هۆکاری ئەوەی کە ناتوانین گۆڵ تۆمار بکەین. بەڕاستی ئەو دەرفەتەمان لە پێشڕۆیی کە بتوانین پلەی یەکەم بەدەست بێنین، بەڵام ئەو سێ یاریە ماوە هەوڵ دەدەین بینە پلەکانی پێشەوە. بەم جۆرە هەولێر دەرفەتی ڕکابەری نازناوەکەی بە شێوەیەکی زۆر لەدەستدا، بە 18 خاڵ لە پلەی پێنجەمدایە و نەورۆزیش بە 11 خاڵ هەر لە کۆتایی ڕیزبەند مایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.